ابن عباس رضا و رحمتی خوای پروردگاری لێبێت لە تەفسیری ئەو ئاەتەدا دەفەرمێت قورسترین ئاەت لە قورئاندا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتی بووە لەو ئاەتەی لە سوورەتی هوددا کە دەفەرمێت فاستقم كما أمرت. بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم سوورەتی هود پیری کردم. یەکێک لە زانایان دەفەرمون یەکێک لەو شتانەی کە پێغەمبەر وای فەرمووە بریتیە لە بوونی ئەو ئاەتە کە خوای گەورە دەفەرمێ فاستقم كما أمرت، دامەزراو بە جێگیر بە لەسەر ئەوەی کە فەرمانت پێکراوە بەو شێوازەی کە فەرمانت پێ دەکرێت. چۆن فەرمانت پێکراوە بەو شێوازەیە دامەزراو بە. بەڕاستی قورسە ئینسان هەتاوەکو مردن دامەزراو بێت لەسەر ئیمان و ئیسلامەتیەکەی نەچێتەوە دواوە. بەڵام ئینسان کە ڕووی لە خوای پەروەردگار کرد خۆی یەکلا کردەوە، خوای پەروەردگار لەسەری ئاسان دەکات.